گرانترین نرخ هەتاوەکو ئێستا لە لای تۆمار کرابێ قوتابیەک تا چەندی داوە بە دیکۆر و بە مەسروفاتی خوێندنەکەی. ئەوەی دیکۆر $300 شتێک زیاتر دراوە ئەوی لای من بیجا لە زیدی کەکەوا دەڵێن هەیە بە $1000 $2000 نیشم بواننی ئەوم ڕاستیەکەی دەڵێم هەبووە $300 شتێک زیاتر گوڵیش ڕاستی تا چەپکە گوڵی دەستی خۆی ئەو تەڵەبەیە تا $200 هەبووە خوشکێک سیارەی لە خوشی خۆی کڕێبوو بە تقریبان دەفتەرونیەک زیاتر بوو بای 20,000 ڕازاندی تیوانی تەنها تولێکی لێدا لۆن ئەو شتانە هەیە یان دەڵێن کاکە سویجی لە ناو گوڵەکە کرد آخر سویجەکە ئەوەی سیارەکی ئەو کابرا سیارەکەی خۆ لە لای من نەکڕیە مەسرفەکە ئەوەی کە گوڵ فرۆشەکە بڵانی سویجێکی لە بۆکسەکەی کردی بای چەند هەزارێک بای 100,000 بای 200,000 بووی لۆی ئەو شتە زۆر گەورەکرا شتی ڕاستیش هەیە وڵا هەبووە لەوانێ بای چەند 10 ڕقە 15 ڕقە 20 ڕقە گوڵی کرد بەڵام ئەوانە شتێکی عام نییە بڵێ بە بەردەوامی ئەو شتانە هەیە.